ئێستا جەنگی رووسیا ئۆکراینیا بارگرژیەک و بارگرانێکی زۆری لە ڕوانگەی سوتەمەنی لە جیهاندا دروست کردووە. زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوا و ئەوروپا دەناڵێنن بەدەست کەمی سوتەمەنیەوە. تەنانەت هەندێک وڵات ئێستا بیر لەوە کاتەوە سیستمی غاز لە نێو ماڵەکاندا نەیەڵێت هەمووی بکاتەوە بە کارەبا. ئەو وڵاتانەی کە دیارە لە ڕێگەی هەواوە یان لە ڕێگەی ئاوەوە کارەبایان دەست دەکەوێت بە هاوڵاتەکانیان دەڵێن یان پێشیان وتون کە ئیتر لەمە لە بریەوەی کە تەباخی غاز بەکاربێنن پەنابەر نەبەر تەباخی کارەبایی. بۆیە ئەم جەنگە و پریشکەکەی ڕەنگە بەر ئێمەش بکەوێ و کەوتوشە، چونکە ئێستا دەزانین لە بازاڕەکاندا نرخی شتۆمەکەکان بە جۆرە لە جۆرەکان بەرز بۆتەوە، ماوەی قەیرانی زەید دروست بوو. ئەم تەوەرەمان تەرخان کردو بەوەی کە ئێمە چۆن دەست بە سوتەمەنیەوە بگرین، چۆن پێشوەختە کە ئێمە چەندین جار لە ساڵەکانی ڕابردوو تا ئێستاش ئەو قەیرانی کە ڕووی تێکردین چارەکە موچە بوو و کۆمەڵێک بابەتی تر هەبوون خەڵک بیری لەوە نەکرد بۆ پاشەکەوتێ بکە تا کار گیشتاوی کار لە کار ترازا و کەسانێک بەدەست لایەنی داراییەوە دایانناڵات. بۆ لە ئێستاوە بیر لەوە نەکەینەوە لە ڕێی سوتەمەنیەوە کە ئێمە وڵاتێکین خۆشبەختانە دەوڵەمەندین لە سوتەمەنی غاز و نەوت و بابەتەکانی تر، بەڵام پێدەچێت وڵاتەکان وایان لێ بێ دەرگا بە ڕووی ئێمەدا دابخەن و ڕەنگەی تر سوتەمەنەکان ئێمە نەکردن یان هەندێک وڵات بە پێچەوانەوە ڕۆمان تێ بکەن. لەبەر لە ماڵەکانی خۆماندا چۆن سوود لە ئەو غازە وەربگرین کە لە ماڵەکانماندا هەیە، چۆن بەکاری بێنین بە پێوەی کە خاتونێک یان پیاوێک لە ماڵەکەیدا لە چشخانەکەیدا ئەو بتڵە غازی کە دەیکڕی چۆن بە شێوازێکی دروستانە بەکاری بێنین لە ڕووی دەست پێوەگرتنیەوە، لە ڕووی کەم سەرفکردنیەوە. ئەم تەوەرەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەوزات مەجید کە بەڕێزیان مامۆستای زانکۆن وارووا پسپۆڕی ژمێریاری و دارایین لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر نەوزات ئەمەوەندی، دکتۆریان سڵاو لەبێت، بەیانیت باش، خۆشبەختین کام تەوەرە لەگەڵماندا دەبیت. پێشیشەکەم باسم کرد ئەم جەنگەی کە ئێستا هەیە لە نێوان ئۆکرانیا و رووسیا، تۆ پێ دوایە کاریگەری سوتەمەنیش لای ئێمە دروست دەکات؟ بەڵێ بەیانی بەڕێستان باش و بەیانی بینەرانی خۆشەویست و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سوتەمەنی لە ئێستادا بۆتە کارتی فشار و کارتی جەنگ بەسەر لە نێوانی وڵاتەکاندا بۆ ئەوەی ئەو وڵاتانەی کە کڕیاری نەوتن یا کڕیاری سوتەمەنین هەوڵ بدەن سەرچاوەیەکی تری سوتەمەنی بدۆزنەوە، جا لە ڕێگای هێزی خۆر بێ واتە تاقەی شەمسی یا لە ڕێگای ئاوەوە سەرچاوەی سوتەمەنی دابین بکەن بۆ کارگە و بۆ پێداویستی خەڵک. بەڵام ئێمە لە وڵاتێک دەژین، وڵاتی نەوتە، وڵاتی سوتەمەنیە و ڕەنگە بیر لەوە بکەینەوە ئێمە مادام خاوەنی وڵاتێکی بەرەمهێنی نەوتین کەواتە هیچ پێویست ناکە ئێمە دەست بە خەرجەکانی سوتەمەنیەوە نەگرین. ئێمە زۆر بیر لە نەمان و یا لە زیاد خەرج نەکردنی سوتەمەنی ئەوەندە ئیهتیمامی پێ نەدەین یان ئەوەندە لامانگرنگ نەبێ. بەڵام بە پێچەوانەوە ئێمە چونکە وڵاتێکی بەکارهێنین و وڵاتێکین سەرچاوەی داهاتی وڵاتەکەمان تەنها کۆمان کردوتەوە لە بەرهەمێنانی نەوت و 95 بۆ 98 داهاتی عێراق و هەرێمی کوردستان دەکەوێتە سەر فرۆشی نەوت، کەواتە نەوت و سوتەمەنی لە هەرە پایەکانی ئابووری وڵاتی عێراقا. بەڵام جۆرێک لە زیادە ئیسرافی لە ماڵەکانی خۆمان، لەسەر شەقامەکان، لە خەرجکردنی ئۆتۆمبیل کە سوتەمەنیەکانی بە شێوەیەکدا خەرج دەکا، ئەمەش بۆەوە دەگەڕێتەوە ڕەنگە زۆر جار نرخی لترێک بنزین یا بوتڵێک غاز ئەوەندە کاریگەری بەسەر هاوڵاتیانەوە نەبێ، بۆیە گرنگی ئەو تۆی پێنادەن. بەڵام ئێمە دەبێت لە دیوێکی تری سەیری ئەم بەرهەمە سروشتێکە خوا پێمانی داوە دەستی پێوە بگرین، چونکە ئێمە تەنها خۆمان نین و دەبێ ڕەچاوی نەوەکانیشمان بکەین و ئەم وڵاتە
ڕەچاوی ئەو بکەین کە هیچ داهاتێکی تری نییە و هەوڵ بدەین سەرچاوی داهاتی تر بۆ عێراق و هەرێمی کوردستان بدۆزینەوە. ئەوەی گرنگە لای ئێمە خەرج نەکردنی سوتەمەنیە بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنین. ئێمە زۆر جار لە ماڵەکانمان ڕەنگە ژوورێک پێویستی بە سۆپانە بێەوە وەرزی زستان ڕەنگە چەمانجێکی تر ڕوومان تێبکە وەرزی سەرما و سۆڵە بێ کە ڕاستەوخۆ نرخەکانی نەوت و سوتەمەنی بەرز دەبێتەوە و ڕەنگە ژوورێک هیچ پێویستمان پێی نەبێ سۆپایەکی تێدا هەڵگیرسا بێ یا ڕەنگە پێویست نەکا بە سیارەکەم تا شوێنێک بچم نزیکترین شوێنە ڕەنگە سیارەکەم هەڵکەم و هەم لە ڕووی ژینگەییەوە زیان بە وڵاتەکەمان دەگەینێ هەم لە ڕووی خەرجکردنی سوتەمەنیەوە زیان دەگەێنێ بە بنیەی اقتصادی ئەم وڵاتە. بۆیە دەبێ حکوومەتی شاوکار بێ لەگەر هاوڵاتیان هەوڵ بدا لە ڕێگای دروستکردنی میترۆ یا دروستکردنی شەمەندەفەر لە نێوان وڵاتەکان ڕەنگە وا بکە ئەم میترۆیان ئەم قیتارە ناوخۆیانە بە تاقەی شەمسی یا بە هێلی کارەبایی ئیش بکەن وە کولفەیەکی زۆر کەمتری هەبێ لەوەی سەدان سیارە سەدان ئۆتۆمبیل بەرەو بازار بچن و بەرەو بازار بکەڕنەوە. وڵاتیانیش ڕەنگە سەرچاوەیەکی گواستنەوەی تریان نەبێ بۆیە پەنادەبن بۆ سیارەکانیان بۆ ماتۆسکیلەکانیان کە ڕەنگە مەترسی پاراستنی گیانی خۆشی مەترسیدارتر بی ئەگەر بە سیارەکەی خۆی بۆ ڕەنگە لە ڕێگای میترۆیان لە ڕێگای هۆکارێکی تری گواستنەوە کارەکانی ئەنجام بدا ڕەنگە لە ڕووی سەلامەتیەوە سەلامەتتر بێ و لە ڕووی ژینگەیەوە ژینگەیەکی جوان دەبەخشێ بە وڵاتەکە و ناوچەکە. زۆر باش. جا دکتۆر نۆزاد ئێستا لەوانەیە کاتێمە باسی سوتەمەنی ئەکەین لە هەرێمی کوردستان ئەم پرسیارە لە لای بینەرانی ئێمە و هاوڵاتیان دروست بێت کە ئەڵێن ئێمە خۆمان لە ڕووی سوتەمەنیەوە زۆر دەوڵەمەندی بۆ نمونە نەوتمان هەیە گازێکی باشی هەیە هەرێمی کوردستان غازی باش لەوانەیە ئەم پرسیارە لایەن دروست بێ کاتێکە ئێستا لایەنی بەکارهێنەری هاوڵاتی مەبەست نییە بەڵام وەک نرخ بۆ هاوڵاتی لەوانەیە لایەن ئەم پرسیارە دروست بێ بڵێن ئێمە خۆمان تەنانەت ئەینێرین بە وڵاتانی دیکە بۆ ئەبێن نرخی بۆ خۆمان گران بێت. لاتان وایە وەڵامی ئەم پرسیارە ئەگەڕێتەوە بۆچی ئایا هەماهەنگە لەگەڵ نرخی جیهانیە لەگەڵ بارودۆخی جیهانیە هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی؟ بەڵێ ئەم پرسیارە دوولایەنەیە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بەگشتی هەوڵ بدا وەکو سەرچاوەیەکی سوتەمەنی پێویست بۆ هاوڵاتیان دابین بکە ئەمە کارێکی سەرکەوتوانەیە بەڵام ڕەنگە خێزانێک لەگەر خێزانێکی تر جیاوازی و جیاکاری زۆر لە نێوانیان هەبێ ڕەنگە خانەوادەیەکی کەم دەرامەت بتوانێت بەم بەشە نەوتەی کە حکوومەت بۆی دیاری دەکا بە نرخێکی گونجاو پێی دەبەخشێ بتوانی زستان و سەرما و سۆڵەکەی تەنها بەم بڕەنەوتە ڕایی بکەوە هیچ کێشەیەکی نەبێ بەڵام ڕەنگە خێزان و خانەوادەیەکی دەوڵەمەند زیاتر ئیسرافی بکە بەڵام ئەم شێوازە خەرجکردنە من پێم باشە وەکو کیلۆواتی کارەباییدا بەسەر هاوڵاتیان دابەش بکرێ ئەگەر بەرمیلێک نەوت کە پێویستێتی حکوومەت مەسەرەن ئەو بەرمیل نەوتەی بۆ دابین بکەوە ناوچە شاخاویەکان ڕەنگە پێویستیان بە سوتەمەنی زۆر زیاتر دەبێت پێویستە ئەوان زیاتریان بۆ دابین بکرێ بەڵام خانەوادەکان بە شێوەیەکی یەکسان سوتەمەنیان بە نرخێکی گونجاو بۆ دیاری بکرێ بەڵام ئەوەی لە بازاری ڕەش دەست دەکەوێ هەوڵ بدەن نرخێکی جیاوازتریەوە بۆی نەتوانن بە شێوەیەکی زیادە ئیسرافی یا بە شێوەیەکی ناتەندروست ئەم سوتەمەنیە بەکاربێنن و ئەمە زۆر جار وا دەکا ڕەنگە هاوڵاتی ئەو ڕۆشنبیریەی نەبێ بەشێکی وا بەشێکیش کە دەزانی سەرچاوەی داهاتی ئەم وڵاتە سوتەمەنیەوە دەستی پێوە دەگرێت. ئێمە زۆر جار لە ماڵەکانی خۆمان گلۆپێک لە ژوورەکان داگیر ساوە هیچ کارمان پێی نییە ڕەنگە ئەو ڕۆشنبیریەمان تێدا نەبێ زیادە ئیسرافی لە کارەبان کە کارەباش لە سەرچاوە سەرچەکەیەوە بە سوتەمەنی کار دەکات بە غاز کار دەکات بە گاز کار دەکات ئەمە هەمووی زیانگەیاندنە بە سەرچاوە
داراییەکەی وڵاتەکەی خۆمان کە وڵاتی هەمومانە وڵاتی نەوەی دواڕۆژیە. دکتۆر جاسۆ خۆت باست کرد لە سەرەتای قسەکان تاوتت پێویستمان بەو ڕۆشنبیریە هەیە کە چۆن بزانین بەکاری دێنین بۆ منە ئێستا بتڵێکی خاص بەلای هاوڵاتیانەوە گران بوو چونکە دەزانین نرخەکەی بەرز بۆتەوە ئەم جەنگە بڵێت و نەڵی پرشکەکەی بەر ئێمەش کەوتووە ڕاستە وڵاتێکی بەرەمهێنی غاز و نەوتین بەڵام پێدەچێت نرخەکە لەسەر ئێمەش دوجار هەر گران بێتەوە ئەو وەشیاریە بەڕای تۆ چۆن دروست دەبێت ئێمە کاتێک بتڵێکی غاز دەبینە ماڵەکانی خۆمان چۆن پلانێکی بۆ دابنین بۆ خەرجکردنی ئەو بتڵە غازە لە چێش لێنانەوە بێت لە خۆگەرمکردنەوە بێت لە هەموو بوارەکانی تریشەوە بێ. بەڵێ لە وڵاتانی دەرەوە کە کاتێک شوفێری یا برێن مۆڵەتی شوفێری وەردەگری 3/5 وانەکانی کە دەیخوێنی لە زۆر وڵات چۆنیەتی اقتصادیکردنە بە سوتەمەنی چۆنیەتی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکەی کە بە شێوەیەکی اقتصاد بنزین سەرف بکێ خۆمە ڕەنگە بۆ تاکە کەسەکە قازانجی ڕاستەوخۆ هەیە بەڵام بە شێوە گشتەکە قازانجی وڵاتەکەیە. ئێمە گەر باز لە غاز و بەکارهێنانی غاز لە ماڵەکاندا بکەین دەبینین زۆر جار شێوازی منەزیمەکە لەگەر منەزەمێکی تر جیاوازی هەیە. مثلەن زەقت العالی هەیە و شێوازی نۆرمالەکە هەیە ڕەنگە بە شێوەیەکی زۆر ئەو بتڵە غازەی کە لە ماڵاندا بەکاردەیە گەر بە شێوازی منەزمی دەبلەکە بێ کە زۆرترین غاز سەرف دەکا بەڵام بە خێراترین شێوە مەسەلەن ئەوەی پێویستە بۆ دابین دەکا بەڵام ئەم جۆرە خەرجکردنە زیانگەیاندنە هەم بە داهاتی خۆت و خەرجەکانی تۆ زیاد دەکا و زیانگەیاندنە بە سەرچاوە داراییەکەی وڵاتیش بۆیە دەبێ ڕەنگە جۆری بەکارهێنانی غازەکان بە شێوازی نزم زۆر باشترە لەوەی کە زۆرترین غاز تۆ لە چێشلێنانێکدا خەرجی دەکەی ڕەنگە تۆ ئەگەر ڕۆژانە هەستی پێنەکەی یا لە بوتڵێ غازدا هەستی پێنەکەی بەڵام ئەگەر کۆی ماوەیەکی بودجەیەکی یا موازنەیەکی یەک ساڵی بۆ خێزانەکەی خۆت دابنێ ڕەنگە لە ساڵێکدا کاریگەری زۆری هەبێ و ئێمە ڕەنگە کولفەی بەکارهێنانی غازەکە زۆر کەم بێ بەڵام لە ڕووە مرۆییەکەوە لە ڕووە ویژدانیەکەوە لە ڕووە ئاینیەکەشەوە تۆ ویژدانت ئاسوودە بێ ئەگەر زیادە ئیسرافیت لە خەرجەکانی ئەم سەرچاوە خواییە نەبێکە کە بە ئێمەی بەخشیوەوە ڕەنگە وڵاتانی تر هەبی قەترێک نەوتیان نییە کە ژیانێکی ئەستەم دەبەنە سەرێ دەبێ هاوڵاتیان بە کاری ترەوە خەریک بن و سەرچاوە داراییەکانی یان سەرچاوە داهاتەکانی وڵاتەکەیان بە شێوازێکی تر ئەنجام دەکە کە هەموو هاوڵاتیان و هەموو حکوومەتەکە زیاتر ماندووترە لە ئێمە و زیاتر کۆشش دەکە ڕەنگە ئەمە وای کرد بێ ئێمە زیاتر چونکە خاوەنی نەوتین و خاوەنی بەرهەمێکی زۆری غازین ڕەنگە گوێ بەم قسانە نەدەین بۆیە ڕەنگە زیاتر لەسەرمە پێویست بێت چونکە ئێمە وڵاتێکی بەکارهێنین وڵاتێکی بەرهەمهێنین و ڕەنگە بینیمان لە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا کە سوتەمەنی و هاتوچۆ و جموجۆلی بازرگانی وەستا ئێمە کەتینە چ قەیرانێکی دارایی بۆیە زیاد خەرج نەکردنی سوتەمەنی واتە تو هاوکاریکردنە یارمەتیدانە بۆ پایەک لە پایەکانی ئابووری ئەم وڵاتە و یارمەتیدانە بۆ بەرزکردنەوەی ئاستی داهاتی وڵاتەکەی کە خۆت هاوڵاتێکی تێدا و ڕەنگە زیان گەیاندن بە سەرچاوە سەرچاوە مالیەکان یان سەرچاوە داراییەکانی وڵات ڕاستەوخۆ کاریگەری لە منیش دەبێ و لە تۆش و لە هەموو هاوڵاتیان بەگشتی. زۆر باشە دکتۆر جەنابەت باسی گرنگی ڕۆشنبیری تاکت کرد بەڵام هەندێک جاریش هەوڵەکار ئەبێت لە ئاستێکی باڵاشە هەبێت واتە حکوومەتەکانیش بێنە سەرخەت و ئەوانیش کۆمەڵک پرۆژە ڕابگەێنن کە ئەم کێشەی سوتەمەنیە چارەسەر بکرێت لە وڵاتە. ئێمە ئەبینین کۆمەڵک ڕێگە هەیە بۆ دابینکردنی سوتەمەنیەکان ئێستا لەوانەیە هەرو پانێڵە هەتابیەکان بێت
بەڕێزت سەرەتا ئاماژت بۆ کرد توربینە هەواییەکان بێ ئەمانە کۆمەڵێک لە ڕێگەن لە لای خۆشمان بە خۆشحاڵی و ئەگەر ئێمە پەنابەرینە بەر ئەم ڕێگانە پەیمان یە کێشەمان هەبێت بۆ سوود وەرگرتن لەیان لاتان وایە ئەوەی کە ئێمە کۆمەڵێک ڕێگەی لەم جۆرە لە ئاستێکی بەرفراوانە سوودی لێ ببینین تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە لە ڕووی داراییەکەەوە سوود بگەێنێت لە ڕووی ئەوە کە تەنانەت قازانج بگەێنێت دەست پێوەگرتنێک بێت تۆ بتوانین بڕێک لەو غازە بڕێک لەو نەوتە تەنانەت بنێریتە دەرەوەەوە لە ڕووی ئابووری و سوودی بە وڵات هەبێ. بەڵێ حکوومەت زۆر جار کەمتەرخەمە لە هەندێک بابەت و ڕەنگە مەشغولیەتی حکوومەت بە هەندێک کاروباری ترەوە نەپڕژێتە سەر ئەم بابەتە هەستیارانە کە ڕەنگە بەلاوەچی بزانێ بەڵام فەرمانگەیەک ڕەنگە ئەگەر مقیاسێکی بۆ دابنێ زۆرترین کارەبا زۆرترین سوتەمەنی خرج دەکات لەبەر بەکارهێنانی ئەم هەمە جۆرە سپلیتە و لە زستاندا ڕەنگە زۆر لە ماڵەکان سیستەمی هیتەر بەکاردێنین ئێمە سەرچاوە بەرهەمهێنانی کارەباییەکەمان هەر بە سوتەمەنیە ڕەنگە هیچ کاریگەری نەبێ لەوەی بڵێن ئەگەر هیتەر لە ماڵەوە بەکاربێنین سوتەمەنی بەکارنێنین واتە قازانجە بۆ حکوومەت و قازانجە بۆ وڵاتەکە بەڵام ئێمە سەرچاوەی بەرهەمهێنانی کارەبایەکەمان بە سوتەمەنیەکەواتە تۆ هەچ کات ئەگەر هیتەریش لە ماڵەوە بەکاربێنی و سیستەمیش بکەین بە کارەبایی لە تەنها زیانگەیاندنە لە سەرچاوە سوتەمەنیەکەی وڵاتەکە بۆیە ئێمە دەبی بیر لە ئەوە بکەینەوە کە سەرچاوەی کارەبا و سەرچاوەی سوتەمەنی تر بەکاربێنین یەک لەوانە تاقەی شەمسیەکە پێویستە حکوومەت ڕەچاوی ئەوە بکە فەرمانگەکان وردە یان فەرمانگەکان ناچار بکە لە ڕێگای تاقەی شەمسیەوە کە سەربانەکانیان کە واجیەکانیان ڕەنگە هیچ پێویستێکیان پێ نەبێ بۆیە دەتوانن بە لەوحاتی تاقەی شەمسی کارەبای هەموو فەرمانگەکە دابین بکەن خۆم تەجروبەم هەیە لە وڵاتانی تر بینیومە زانکۆیەکی گەورە ڕەنگە چەندین هەزار دۆنم زانکۆیەکە هەزاران قوتابی و خوێندکاری تێدا بەرهەم دێنێ بەڵام کارەبایەکەی تاقەی شەمسیە کارەبایەکەی هیچ خەرجیەک لەسەر حکوومەت تۆمار ناکەوە هیچ پەیوەندێکی بە کارەبای حکوومەت و هاوڵاتیانەوە نییە ئێمە زۆر جار لێرە دەبینین کارگەیەکدا دەمەزرێ بەشێکی زۆری کارەبای هاوڵاتیان بۆ خۆی دەبا ڕەنگام کارگەیە زۆر پێویستە و بۆ بوونیە و پێشخستنی ئابووری وڵاتیش زۆر گرنگە بەڵام لەسەر حیسابی هاوڵاتیان نەبێ لەسەر حیسابی شەوەزەنگ و تاریکەستانی هاوڵاتیان نەبێ و حکوومەت پێویستە ئەو کارگانە و بنیاد بنێ کە لە کاتی دروستکردنی بینایەکە لە کاتی دروستکردنی یا ئیستثماراتی ئەو مجەمەعانەی کە دەکرێت مەوادی مضافەیە بە هەر بابەتێکەیە مەوادی مضاف دەرێک لە کۆنکریتەکان دەکرێت کە ڕەنگە نرخەکەشی زۆر هەرزان بێ ینی یەک لتر بە $1 ڕەنگە بۆ خانێکی 100 مەتری ئەگەر کۆنکریتی بکەی سەقفەکەی پێویستی بە $100 ینی کولفەکی زۆر کەمە بەڵام ڕێژەیەکی زۆر لە ساردی و گەرمی دەگەڕێنێتەوە بۆ ناوژووری ماڵەکە ئەمە جۆرێکە لە ڕۆشنبیری هاوڵاتی کە ڕەنگە کەسمان پێی بەم بزانیاریانە نەبین بۆیە پێویستە هەندێک ڕێنمایی لە شارەوانی دەربچێ و هەندێک ڕێنمایی لە حکوومەتەوە بدرێت بە هاوڵاتی بدرێت بە مستەثمیرەکان بدرێت بە خاوەن کارگەکان و تەغلیفێ لۆی بینایەکانمان پێ تەغلیف بکەین کە ڕەنگە پێویستمان ئەگەر پێشتر پێویستمان بە بەرمیلێک نەوت بووبی ڕەنگە ببێتە بە 3 چارێک نەوت ڕەنگە لە مالێکدا پێویستمان بە سوتاندنی 100 لتر نەوت هەبێ ئەو کاتە ئەگەر بە شێوازێکی سیستەماتیک یا بە شێوازێکی مەوادی مضەیف کە لە چیمەنتۆکە دەکرێت لە تەغلیفی خانوەکە گۆڕانکاری تێدا دەکرێت ئەو کاتە پێویستی بە نیوی ئەم خەرجیە نابێت کەواتە جۆرێک لە ڕۆشنبیری هاوڵاتیان پێویستە و جۆرێک لە بڕیاردان و ڕێنمونی حکوومەتیش بۆ هاوڵاتیان زۆر گرنگە بۆی بتوانین
کەمترین سوتەمەنی لە ماڵەکانی خۆمان خەرج بکەین و کەمترین خەرجی لە کولفەی نەقل و لە گواستنەوەی هاوڵاتیان سەرف بکەین. ئەمە هەمووی دەبێتەوە داهات بۆ دەبێتە احتیاتی نەوت لە بیرەکاندا دەمێنێتەوە بۆ داهاتووی نەوەکانمان، بۆ داهاتووی وڵاتەکەمان کە سەرچاوەیەکی داهاتی زۆر گرنگە بۆ عێراق و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. وەڵا دکتۆر نەوزاد مەجید هەمۆندی زۆر زۆر سپاس بۆ وتەکانت مامۆستای زانکۆ و پسپۆڕی ژمێریاری و دارایی بە هیوای قسەکانت جێگەی خۆی وەرگرت بێت و جێگەی خۆی گرت بێت و هاوڵاتیانی ئێمە چیتر ئەم بابەتانە بە هەند وەربگرن. ینی بابەتێک نەبێت بڵین وڵاتەکە ئێمە دەوڵەمەندە بەم بابەتانە پاڵی لێبینەوە، دەبێت خۆمان بۆ هەموو ئەگەرە چاوەڕوان نەکراوەکان ئامادە بکەین. دووبارە سپاس بۆ تۆ، دەستە خۆش بێت. بابەتەکە بابەتێکی گرنگ وەستیارە لەم دۆخەدا. هیوادارین هەموو لایەک کە هەموو کەسێک بتوانێت پابندی ئەو بڕاغاز و بڕەسوتەمەنیە بێت کە لە ماڵەکەیدا هەیە، بزانێت چۆن بەکاری دەهێنێت. گلدانەوە و بۆ نمونە دەست پێوەگرتنی ئەم بابەتانە ڕەنگە سوودەکەی لە ئایندەدا پەتی بکەین، چونکە هەروەکو مامۆستاش باسی کرد هەم تێچۆکانی و هەم دەبێت حکوومەت ویلایانی پەیوەندیدا بیر لە بەدیل بکەنەوە، هەم دەبێت هاوڵاتیانیش خۆیان وشار بن لەسەرەوەی کە بزانن چۆن مامەڵە لەگەڵم بابەتانە یاکەن.